سڵاوی خواتان لێبی خۆشەویستان، ئەوڕۆکە جومعەیە بارانەشی زۆر دەباری، چەند ڕۆژە لەسەر یەک بارانە. ئەو شۆ خەتەریاتەکی زۆر لەسەر هەولێرێ هەبوو کە کەندەکان و یان کۆرنیش زیاد لە ئاستی خۆی ئاوی تێدا بوو، گومان و ترس هەبووکەوە هەندێک لە ئەو گەڕک و ئەو جیانێ دەوروبەری ئاوەکە هەڵبستێت و بسێتە ناو ماڵەکان. بەڵام سوپاس بۆخوا هەتا ئێستاکە باش هاتیە، هەتا ئێستاکە هەموو خەڵک سەلامەتە، مارەکان هەمووی سەلامەتن. ئەگەر تەمەشای جەوی دەرێ بکەین ئێستاکە بەلاتانەوە سەیر نەبێ، نزیکەی 5 ڕۆژە لەوانەیە ئەو پەڕی 4 ساعتێکی یان قیچێک زیاتر باران نەبوو بیتن، باقیەکەی هەر هەمووی باران بووە. دەبینن جەوی هەولێر چ تایبەتیەکی هەیە لەو بارانەی، یعنی بەڕاستی خۆشە، بەڕاستی هەست دەکەی زستانی ساڵانی نەوەتەکان گەڕایتەوە. ئەوە ئێرە تەرەفلایەتی مزگەفتی جەلی خەیاتیە یان تەرەفلایەتی شۆڕشیە. شەوێ ئێرە یەک لەو جێیانە بوو، پۆلیسی هاتوو چۆڵای گەیاندە بوو کە خۆتان لەو تەرەفلایەتە بەدوور بگرن لەوانەی ئاو هەربستی. بەڕام شکرانەی دەوێ و هیچ ئاو هەرنەستایە، هەرچەندە بە تەواویش باران بووە بشەو. ڕۆژانی جومعە زۆر حەز دەکەم سەردانی جومعە بازار بکەم، زۆر شتی باشی لێ بەدەست دەکەویتن، زۆر شتی باش دادەنرێتن، بە شەکل و شتانە بە نرخی زۆر هەرزان بەدەستت دەکەویتن. بەشەکیان لە نرخی خۆی چیوەی فەرق نییە کە دەیفرۆشن، یان تۆزە شلوانەیە گرانتر بیای تۆزە کەمتر بیتن. ئیدی ئەو کات وازیان لێ دەین و نەیان کڕم، بەڵام زۆربەی جار کەلوپەلی پێویست و باش و زۆر چاک بە نرخی زۆر کەم بەدەست دەکەویتن. وەڵاهی وا بزانم ئەو جومعەیە بە ختیاوەرم نابیت و ئەشیای باشم دەست ناکەوی. جومعەکانی تر هەتا ئێرانە ئەشیان دادەنا، ئەوڕۆکە کەس ئەشیای دانە نایە. هۆکارەکە دەکرێت باران بیت و دەکرێتن شەڕ و ئاژاوە و ململانیەکان بیتن، خەڵک کەمتر ئەوڕۆ بێوێتن بەشداری ئەو جومعە بازارە بکات و ئەشیای دابنێتن. نازام هەر یەکەچیان بوو، بەڵام هیوادارم لە بەشەکانی خوارەی ئەو بازاڕەی خەڵک ئەشیایدا نابیت و جومعەکەم لە دەست نەڕواتن. دوێنەکە چەخواکەم کڕی ڤیکتۆریا نۆکس، ڤیکتۆریا نۆکس سویس. زۆر تایبەتمەندی هەیە، ئەوە یەکە لە مارکە زۆر باشەکانی کە چەخۆی دروست دەکەن و لە دنیاە بەناو بانگە. جێیف ئەوەی هەیە، لایتی هەیە، پاتری لەسەر نییە، دەمەوێت بچم پاتریەکی لە بۆی پەیدا بکەم بێخمە سەری و گڵۆپەکەشی بۆیش بکەویتن، چکە لایتەکەی زۆر بە سوودە، ینی لە هەرچەند ئێستا هەموو خەڵک مۆبایلی پێیە، بەڵام خۆشە کە چەقۆکی هات هەیە لایتەکەشی ئیش بکات و مەزبوط بیتن، هیچ کێشەیەکی نەبی. ئەو چەقۆ کۆمەڵێک ئیشی پێ دەکرێت، دەرنافیزە، چەقوە، مقەسە، قەڵەمە. ئەگەر ئەوە قەڵەمەکەی ئێرەش لایتەکەیتی، ئەوجە نامەوێتن کەم و کوڕی هەبیتن، دەمەوێت تەواوی بکەم خاترەکەی دێخمە سەری وەبی بە مەزبوطی لە لای خۆمی بیپارێزم و یەکەی تریشم هەیە لەوەی گەورەترە وەکو ئەو هەردووچیان بەیەکەوە بپارێزم.
سوێنێ هێشتا زووە هەر زۆربەی دوکانەکان داخراین هێشتا نەیان کردەوە بەس بازاڕی قەیسەری هەرجەوی تایبەتی خۆی هەیە نانی سوێنێشم نەخواردیە لێرە قەیماغ و چایەکی زۆر خۆش هەیە دەچم نانی سوێنێ دەخۆم بێ ئێوە ناخۆش السلام عليكم مصطفى عندنا بن باشن باش وستا حوالتان باشا سلامتن لا والله بس سالة كوبي و شكر بشكر آبش بالشكر بالشكر لا هەتا ئێستاوە سەبرە نێزیک دەبمەوە لە دەرەخانەی یان بازاری جوعان بەس سپێ ناچی ئەو ڕۆخەرێک ئەشیای دانابیتن تەماشای جەوی هەولێرەکان چەند خۆشە ساری پارەکە ئەو قەراتە زەرد بوو ئەو وەختانە یەک پەنجە چیە جیاشی نەبوو بۆ ئەو سارەکە ماشەڵڵای لێبی ئەوەندە کەسکە ئەوەندە گەشە حسابی ناکرێ خوا بەرەکەت بێختە و بارانەی و بێ ئافاتی بکاتن اسماعيل ديانا خلينا نبقى في كل جهه توخلك نبقى في يزني لو دانا السينما حمراء شتێپەڕی ماتا ئێرە هاتیمە زۆر کەم دایانایە و سێ چار مێزەی ئەو لای دایان نابوو ئەوی دیکە شەیاندانە نایە ئەگەر ناڕۆژەکانی دیکە یعنی جومعەکانی دیکە لەو جادەیە پێت نەدەکرا بڕۆی لەبەر خەرچی هەمووی ئەشیا بوو هەموو نەوع شتێک کارەبای کۆنا ئەشیای بیناسازی وردەواڵەی ناومارێ هەموو شتێک لێرە بەدەست دەکەت بەس ئەوڕۆپێ لەبەر بارانێ هیچ نییە هەندێک لە ئەشیاکان بەکەلک دێ و هەندێکیان بێ سوودە و هەندێکیان نوێنە هەندێکیان بەکار هاتیە نرخەکانیش دەتوانی مامەلەیان لەگەر بکەی و بەس سعرێکی باش لەیان بستینی جاری واش هەیە هەندێک قۆر بڕن یان برێن زۆر لێی شارەزانە و بە هەموو سعرێک نایفرۆشن أو الشاحنين أو السيارة بتسنديا أو الصورة بس إيه زين نوع كي باش ديال بو 35 وات مسرابو بس نازانم
چەند کۆڵێت بەرزم يتنادوا نعم التي ما يبدا من جنة خلاص 50 لبر صانا صاف لك يزان صاف بقى خلا بيتزا صاف خليش لينا الشرب بقى خط نولهم مش ده لا تمشاخ هات سداشيني فلاش فلاش لا فلاش شنو ها قريب برنامج ئەوە بە چەندێ برا کاکۆ شبينا للتاكا لا هاني عم بدنا بتمام بس وانا شوي وفاتحه اقول بقلبي انا ابي ناوی هەشت ئەوی نۆ ئەوانەیە ئەو نییە اول شيء يعني وصي عبد الله حافظ ويرشعني ما يا فوري لا على بيك يا رني والله لا اشتغل لي كده اليوم ئەوە بە چەندە؟ لا تريها عشان هذا يا سيادة بلادي خويتي بلاد سيادة تعبرة ساري بخوي بخوي بساري بخوي بساري
السلام عليكم. كان بخير والله ما تماك بتسنيو غابة يعني هي واحد يزيد يزيد لا لا بس بدين باشا يعني كل بديو بنجي والله هالوەکو دەبینن خەرکەشی کەم ئەشێ دانای ئەوڕۆپا بەنەوەی بیتنی چمان بەدەست ناکەوی ماگەک پێشی ئێستاکە دوو پاکەت فوجی فیلمی ئینستاکە سوایدم لێرە کڕی لەگەڵ پۆلەڕۆیدی بە نرخەکی زۆر زۆر هەرزان زانام ئەوڕۆکە لێرە چ بەدەست دەکەوی لەو مێزەی کڕیم
نهايتك ودبان السياري نهايتك بندر كدرينا وكارتونك بنعرف شان دبان والسيارة مدربي ئەوڕۆ هیچمان نەبوو هیچ شتێک بەدەست نەکەت بیکڕین ئیدی ئەو هایە جار هەیە شتی باشی دەست دەکەوی و جاریش هەیە یەک دەرزیش ناتوانی بکڕی لەبەرەوەی ئەوە شایانی دانرایە بەلاتەوە گرنگ نییە یانیش نرخەکانی گونجاو نییە گرنگ ئەوەیە دڵمدا کەت ئەگەر نەهات بامە لە دڵم دەما و دەمگوت خۆزگا و ڕۆکەش بچوو بامە بەس ئیدی ئێستاکە کە هاتم و جەولەکەم لێدا دڵمدا کە تو بە چاوی خۆم دیتم کە هیچ نەبوو بیکڕم تامی خۆی هەیە و بازارە خاست بە تایبەت کە زۆر قەرەباڕغە و خەرچی زۆری لێە و ئەشیای زۆری لێدادرایە یعنی هەست دەکەی شت دەبینیەوە ڕاستە پارە پێدەدەی بەڵام لەبەر ئەوەی ئەتو لەو تەوقەعادانی ئەو کەلوپەلانەی کە دەیان بینیەوە لێرە بەو نرخە گونجاوانە بەدەست کەویتن ئیدی کڕینەکەی وەکو دیتنەوە وایە ئێستاش دەچم چایەکی خۆشیش لە مەچکۆی دەخۆمەوە هەم دانیشتن و جەوەکەی تایبەتە هەم چایەکەشیان خۆشە و زۆربەی جار ڕۆژانی جومعە کۆمەڵێک برادەری تریش دێنەوێ دادەنیشن یەکتر دەبینین السلام عليكم. السلام. السلام. باشم. سێ چار وەستام کرد هەتا پاتریەکەم بەدەست کرد بەس باش بوو چاکم کردەوە ئەو ڤیدیۆیان ئێستا دەکەم بە کامیرای مۆبایلەکەمە DJI Osmo کە شەحنی تێدا نما مەجبور بوو مۆبایلەکەم بەکاربینم دوێنێ شەوێرە بیرم چوو بوو DJI کە شەحنکەمەوە لەبەر هەندێ ئیدی زوو شەحنی تەواو بوو وابزان 150 یان 60 ئەوانە تێیدا بوو بەڵام بەکارم هێنا و ئیدی ئێستاکە تەواو شەتداوم بوو بێ ئەوەی یەک دەرەجە شەحنی تێدا بیتن بەڵام مۆبایلەکەم سوودی هەبوو توانیم ئیشەکانی خۆمی پێ بکەم جومعەیەکی خۆشم لە بازاڕی بەسەر برد هەرچەندە دەستکەوتی تێدا نەبوو هیچ شتێکم بەدەست نەکات زۆر گەڕام خەڵکەکی کەم ئەشیایدا نابوو و نانی سوێنم لە بازاڕی خوارد و دوایە چووم پاتریم لە بۆ ئەو چەخوە گچکەکەی کڕی پاتریەکە دوسێ دوکانم کرد هەتا بەدەستم کەت ئیدی سپاس لۆ خواویشم جێبەجێ کرد ئیدی ئێستاکەش کاتی ئەوەیە بچمەوە مالێ دەست نوێژێک بشۆم و بچمە نوێژی جومعی